بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردە خۆشحاڵین بۆ یەکەم جار لە بەرنمەیەکی ڕاستەوخۆ بەرنمەی دیمانەی تایبەت پێتان شاد دەبینەوە. من مامۆستا ڕێباز مەسعودم. خۆشەویستان و ئازیزان، لە وڵاتە پێشکەوتوەکاندا بابەتی ژینگە لە ناوەندەکانی خوێندندا گرنگێکی زۆری پێدەدرێت، وەکو بابەتێکی زیندوو تەمەشا دەکرێت بۆ ئەوەی لە سەرەتاوە قوتابیان ڕابهێنرێن لەگەڵ پیسنەکردنی ژینگە و هەروەها هەموو ئەو پێکەنەرانەی کە دەبێتە سەرچاوەیەک بۆ پیسکردنی مادە ژینگەیەکان. ئێستا دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ڕێبەرێکی ژینگەییان داهێنایە بۆ هۆشیارکردنەوەی قوتابیان لە ناوەندەکانی خوێندندا. ئێمە ئەمڕۆ بە میوانداری کاک عەبدوڕەزاق خەیلانی وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە ناو ستۆدیۆی تەلەڤیزیۆنی پەروەردە قسە لەسەر ئەو پرۆژەیە دەکەین. کاک عەبدوڕەزاق بەخێربێ. بەخێربێ سەرچاوات. ئەگەر پێمان بڵێ ئەم پرۆژە چۆنتان ئامادە کردووە و ڕێبەری ژینگەیە چۆن داتان هێناوە سپاس دەکەین. ئێمە یەک لە ئیشە سەرچەکانی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بریتێ لە هۆشیارکردنەوە، هۆشیارکردنەوەی هاوڵاتیان، هەموو چین و توێژەکانی هاوڵاتیان. بەڵام ئێمە گرنگیمان زیاترداوە بە هۆشیارکردنەوەی تەلەبەیان لە قوتابی خوێندکاران ناوەندەکانی خوێندن. بۆیە لە ساڵانی ڕابردوو بابەتێکمان دروست کردیان هەندە چەند بڵاوکراویچمان بڵاو کردو بە ناوی یانەی ژینگەیی لە ناو ناوەندەکانی خوێندن کە دەورێکی باشێک لە هۆشیارکردنەوە. بەڵام خۆی هەموو جارێ ناوی بە هەمان بەرنامە بکەین. ئێستا بەرنمەیەکی دیکەمان لە بەردەستە ئەویش دەستنیشانکردنی ڕێبەری ژینگەیی لە ناو ناوەندەکانی خوێندن. ڕێبەری ژینگەیی یعنی ئەو مامۆستایانەی لە هەر ناوەندێکی خوێندن مامۆستایەکمان دەستنیشان کردێ، بە تایبەتی مامۆستای زانستبی یان مامۆستای جوگرافیا لەو ناوەندانەی کە ئەدەبین وێژەین مامۆستای زانستیان نیە. بۆیە ئێمە پێمان باش بۆ ئەوانە وەکو ڕێبەری ژینگەیی لە سنووری هەر پەروەردەیەک سەرەتا سیمینارێکیان بۆ بکەین لەسەر بابەتە ژینگەیەکان، پێناسەی ژینگە و چۆنیەتی پیسبوونی و هۆکارەکانی پیسبوونی هەوا، خاک، ئاو و چۆنێتی چارەسەرکردنیان یان چۆنێتی پاراستنیان. بۆ ئەو مەبەستە ئێمە نامیرکێکمان ئامادە کرد بۆ ئەوەی ئەو ڕێبەرانی ژینگەیی کە لە ناوەندەکانی خوێندن باسی بابەتە ژینگەیەکان بکەن، هەمووی یعنی بەرچاوڕوونیەکیان هەبی لەوەی کە ئەو بابەتە ژینگەیانە چییە، ئەوە پێویستە مامۆستایەکان لە مناسەبەکانی ڕۆژانەی مەکتەبەکان هەیان بی. مەسەلەن لە ناپۆلەکان نەتوان ئەو محازەرانە بڵێنەوە یان ئەو باسی ئەگەر 5 دقە تەرخانکەن لە هەر وانەیەک باسی بابەتە ژینگەیەکان بکەن کاریگەری زۆریە بی. لە ڕیزبوونی قوتابیان و خوێندکاران لە ڕۆژانی پێشەمە، بەرزکردنەوەی ئاڵا، کۆبوونەوەی دایکان و باوکان، لە هەموو ئەو مناسەبانە ئەتوانن ئەو مامۆستانێک کە ناومان لێ ناون ڕێبەری ژینگەی لە ناو مەکتەبەکانیان ناو ناوەندەکانی خوێندنیان کاریگەریان هەبی لەسەر هۆشیارکردنەوە. بەڵێ ئەم مامۆستایانە بۆ بەس مامۆستای زانست و جوگرافیا کە باس دەکرێت مامۆستای تریش بەشداربی لەو سیمینار لە حاڵەتێکدا ئەگەر مامۆستا نەبی لەبەر ئەوەی ئەو بابەتانەی ڕەبتی بە ژینگەوە هەیە پەیوەنددارن بە بابەتە ژینگەیەکان، هەمووی بابەتی زانستی یعنی هۆکارەکانی پیسبوونی هەوا بابەتێکی زانستیە. بۆچی پیسەبی بە دەرهاویشتە گازیەکان، دەرهاویشتە گازیەکان چین، هەموو ئەو پێکا ئەو ئاوێتە یان ئەو عنسورە کیمیاویانن کە لە هەوادا هەن یان لە کاتی دەرچوونیان لە پرۆژەکان لە چالاکیەکان دێنە بەرگاوە. ئەوە یعنی مامۆستای زانست باشتر ئەو عنسورانە ئەناسی لەوەی مامۆستایەکی دیکە بیکە کەمترین احتیمامی بەو بابەتە دابی. مەسەلەن ئۆکسیدەکانی گۆگرد، ئۆکسیدەکانی نایترۆزین، دووەم ئۆکسیدی کاربۆن، یەکەم ئۆکسیدی کاربۆن، ئەوانە مامۆستای زانست باشتر لەو بابەتە ئازانە وەک مامۆستا ڕێزم بە مامۆستایانی تریشەیە کە معلوماتیانەیە، بەڵام زیاتر پەیوەستی بەوە هەیە. ئەگەر لە ناوەندەکانی خوێندن ئەدەبی بوو مامۆستای جوگرافیا لەبەرەوەی باسی دارستانە، باسی هەمە زۆری بایۆلۆجیە، باسی خاکە، باسی هەموو ئەو بابەتانە ڕەبتێکی بە جوگرافیاشەوە هەیە. بڵێ کەواتە ئەو ڕێبەرەکە لای منە ئێستا نابێتەوانەیەکی تایبەت وەکو جوگرافیا، وەکو ئینگلیزی بیرکاری، تەنها لە ناو وانەکاندا مامۆستای ئەو مامۆستایی کە ڕادەست پێدرێ ڕێبەری ژینگەیەکە دەڵێتەوە نا ئەو ڕێبەری ژینگەیە بۆ بەرچاوڕوونی مامۆستاکەیە، بۆ بەرچاوڕوونی ڕێبەری ژینگەیەکە
لە پۆلەکانی خوێندنیان لە ناو ناوەندەکانی خوێندنیان لەو مناسەبانێک کە باسم کرد باسی چی بکات یعنی بۆ ئەوەی مامۆستا هەر باسی ئەوە نەکە بڵێ ئەوە پیسمەکەنەوە خاوێنکەنەوە و دارمەشتێن ئەوانە کۆمەڵێک بابەتی دیکە هەیە هەر جارە و بۆ ئەوەی تا وەرزی خوێندن تەواو بی ینی ساڵێکی خوێندن تەواوبی دەتوانێت مامۆستا ئەو بابەتە بەکاربێنی هەر جارەی بابەتێک بۆ ماوەی 5 دقه یەکەم جار باسی پێناسەی ژینگە بکات ژینگە چییە پێکاتەکانی ژینگە چین بۆ لەوانەیە مامۆستاش بی بەڵام نەزانی پێکاتەکانی ژینگە چین لەبەرەوەی ژینگە پێناسی زۆری هەیە ڕوونتان کردەوە بەڵام ئێمە ڕوون ناکردوەوە کە ژینگە لە چ پێکاتێ ژینگە چیە و خۆی پێکاتەکانیشی چین ئەو پێکاتە سەرچیانەی ژینگە چۆن پیسە بن هۆکارەکانی پیسبوونیان وا چۆن دەتوانین چاچیان بکەین پاراستنیان لێ بکەینیان پیسیان نەکەین هەموو ئەو بابەتانە باس کرایە ئەگەر بە پوختیش بی ینی بە کەمیش بی بەڵام بۆ ئەو باسمان کردێ بەرچاوڕوونیی مامۆستایان بی لە کاتی چوونەوانەکان یان لە کاتی ڕیزبوونی قوتابیان خوێندکاران ئەوان ئەو بابەتانە بڵێنەوە بۆ ئەوەشمانەکە لە سەرتاسەری هەرێم لە هەموو ناوەندەکان خوێندن ئەو بابەتانە باز بکرێ بە شێوەیەکی یەکانگیر یعنی بە موحەدی لە هەموو ناوەندەکانی خوێندن باز بکرێ ئەم ڕێبەرە بۆ باخچەی ساوایانیش دەبێت یاخود بەس دیاریکراوە بۆ بنەڕەتیە یاخود بۆ ئامادەیە خۆی ئێمە باسی ئەومان کردووە کە لە هەموو قۆناغەکانی خوێندن ئەوەی پەیوەندی بە پەروەردەوە هەیە ینی لە باخچەی ساوای ئەوانش دەگرتەوە بەڵێ ئەوانش دەگرتەوە بنەڕەتی و تا ئامادەی پەیمانگاکانش ئەوانەی سەر بە وەزارەتی خوێندنی باڵان هەر لە کاتی ئەعلانکردنی یان ڕاگەیاندنی ئەم ڕێبەری ژینگەیە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ژینگە کە نوێنەری هەموو وەزارەتەکانی تێدایە بەڕێز جەنابی وەزیری پەروەردەش ئامادە بوو لەو کۆبوونەوەیە داوەتمان کردبوو ئەویش بابەتەکەی بەبایەخەوە گرنگ باسی کرد و گرنگی پێداوە زۆریش پێ باش بوو کە ئەمە وەکو ڕێبەری ژینگەی بۆ ئەو مامۆستایە نەبی کە دەستنیشانەکرێن هەر لە ناوەندەی خوێندن یەک مامۆستا بۆ ئەوەی هەموو جارێ ئەگەر مەسەن ڕیزبوون و قوتابیان هەبی کە دۆشدار نەمێنن چی باسکە مامۆستایکی دیاریکراوی ئەو مامۆستایش ئێمە پێشتر لە سنووری پەروەردەکە کۆیانەکەین و سمینارێکیان پێشکەشەکەین هەموو ئەو بابەتە ژینگەیانێکە گرنگە مامۆستا لەو وەرزی خوێندنە بیزانەیان معلوماتێکی لەسەرابی بۆ باسەکەین لە نانوتەکەشەیە بۆ ئەوەی ئەویش لە ناوەندەکانی خوێندن باسییان بەڵێ ئەم سیمینارە چێن کە دەیڵێنەوە پسپۆرانی ژینگەین یاخود خۆمان دەیڵێن خۆتان لە ئەنجامی ئیشکردنمان لەناو دەستەی پاراست و چاکردنی ژینگە ئێمە شارزای بابەتە ژینگەیەکانی هۆکارەکانی پیسبوونەوە چۆنیەتی چارەسەرکردنیان پێکاتەکانی ژینگە هەموو ئەوانە ئێمە خۆمان لە سنووری هەر پەروەردەیەک ڕۆژێک تەرخانەکەن دیارەکەین هەماهەنگی لەگەڵ پەروەردە ئەوان مامۆستاکان کۆکەنەوە لە ڕۆڵێک ئێمە سمینارەکە پێشکەشەکەین بە داتاشۆ هەموو ئەو بابەتانێکە پێویستە مامۆستایان زانیاریان دەربارەی هەبی بۆیان باس بەڵێ ئەی باشتر نابی کارەکە ئەگەر بێت و لەگەر وەزارەتی پەروەردە تەنسیق بکەن مامۆستایەکی پرۆفیسۆر دکتۆرێک مامۆسای زانکۆ ئەوانە ئەگەر اختصاسیان تایبەت بی لە بواری ژینگە بە حکمی لە ڕووی وانەوتنەوە لە ڕووی پەروەردەیەکەوە ئەگەر ئەوانیش هەماهەنگیتان لەگەڵ بکەن بۆ سیمینارەکە پێتان وانە کارەکە باشتر ببی نەجا ئێمە بۆ ئەومانە ئەو مامۆستایانە ئێمە بۆیە لە ناوەندەکانی خوێندن کەمتر تەداخولەکەین ئێمە دەمانێت ئەو مامۆستایانەی کە ئێمە سیمینارەکان پێشکەشەکەین ئەوان بە دەوری خۆیان هەستن لە ناوەندەکانی خوێندن ئەوان ئیش و کارەکانی خۆیان بەستمەوەی ئێمە تەداخول ئیشی ناو مەکتەبەکان ناکەین زیاتر مامۆستایەکان ینی سیمینارەکەمان بۆ هوشیاربوونەوەی مامۆستایانە بە ئاگابوونی مامۆستایانە لەو بابەتانەی کە زەرورە لە ناو ناوەندەکانی خوێندن باز بکرێت. بەڵێ کاک عەبدوڕەزاق ئەو مامۆستایانی کە ئەو ڕێبەرە ژینگەیە دەڵێنەوە بەردەوام کۆنتاکیان لەگەڵ ئێوە دەبی بەردەوام خولیان بۆ دەکەنەوە یاخود هەر یەک خولیێکیان بۆ دەکەنەوە سیمیناریان بۆ دەکەن و تر کۆتایی پێدەیان پرۆژەکەتان خەونی گەورەتری هەیە ئەو مامۆستایانی کە ئێمە سیمینارە پێشکەشەکەین نامێکیان پێشکەشەکەین ئەوان دواترەوەکەن بەڵام ئەگەر پرسیاریان هەبوو لەسەر بابەتێکی ژینگەی بۆ زیاتر ڕوونکردنەوە یان پێدانی زانیاری زیاتر ئێمە لە هەر پارێزگایەک
فەرمانگەی ژینگەمانەیە لە هەر ئیدارێکی سەربەخۆ فەرمانگەی ژینگەمانەیە دەتوانن لە ڕێگای ئەوانەوە پەیوەندیان پێوە بکەن یان ئەتوان پەیوەندی بە ئێمە شۆ بکەن بۆ ئەگەر ئیسیفسارێکیان هەبوو توانین بوانەوە بکەین نە ئەوان ئەبنە هێڵی یان خاڵی پەیوەندی بینی ئێمە و ناوەندەکانی خوێندن بڵێ باست لەوە کرد گوتت لەگەڵ زۆر لە وەزارەتەکان کۆنتاکمانەیە بەڵام زیاتر لەگەڵ وەزارەتی پەروەردە جەختمان کردیتەوە بۆ لە ناوەندەکانی خوێندن زیاتر دەتانوێت ڕێبەرە ژینگەیەکانی خۆتان پەرە پێ بدەن و گرنگی پێ بدەن خۆی منداڵ بووین و تەلەبە بووین لەوانەیە هەندێک بابەتی پەروەردەی ئەوان هەبی ئێمە لە قۆناغەکانی سەرەتایی کە وەرمانگرتێ لە بیرمان ماوە یعنی بۆیە ئێمە پێمان باشە لە ناوەندەکانی خوێندن بە تایبەتی لە قۆناغە سەرەتاییەکان بۆ ئەوی ئەو بابەتانەی کە بۆیان باسەکەین لە ناو مێشتی تەلەبەکان بچەسپێ بۆ ئەوی زوو لە بیریان نەچێتەوە یعنی بۆی لە بیداتەوە یعنی خەڵکی ئێستا بە گەورەشە بە تەمەنە شتێکی بۆ باسکە بەیانی لە بیریە چێتەوە بەڵام ئەوەی تەلەبە تا فترێکی زۆر لای دەمێنێتەوە خەز نەکرێ لە مێشتیدا بۆیە ئێمە پێمان باش بە لە ناوەندەکانی خوێندن دەست بۆ بابەتانە بکەین پێتان وایە لەوێوە دەتوانن پرۆژەکەتان بەرەو جێبەجێکردن بچێ یاخود بەمانایەکی تر بیڵێن سوودی ببی و ئەنجامی باشی ببی ڕەنگە ئێمە لەسەر توێژەکانی دیکەش ئیشمان کردبی بەڵام زیاتر گرنگیمان داکە ناوەندەکانی خوێندن لەبەرەوەی ژمارەی زۆر نزیکەی 2 میلیۆن تەلەبە هەیە لە هەموو قۆناغەکانی خوێندن تۆ ئەگەر ئیش لەسەر ئەو 2 میلیۆنەکەی 2 میلیۆن زۆرە لە 6 میلیۆن یعنی یەک لە سەرسەی کۆمەلگا تەلەبەیە لە زۆربەی زۆری ماڵەکانیش ئەگەر لایەنێکم تەلەبێشانێ ئەگەر دوان و سییانیان نەبی بۆی ئەوە کاریگەری زۆر بێت لەسەر هوشیاربوونەوەی هەم تەلەبەکان خۆیان هەم هوشیاربوونەوەی خێزانەکانیشیان لە ڕێگای ئەوانەوە چکە زۆر زارێمە کە چینە ناوەندەکانی خوێندن باسی بابەتێکمان لۆ کردینەکە ئەوان چوینە لە ماڵەوە باسییان کردی ینی بنمونە جێڕایەنەوان دەچیان پیاوێک سیارێدا لێ خوڕی بەڵام کە جامی کردەوە بڵێکی ئاوی فڕدا بەتاڵەکە منداڵەکە پێی وتی نابی فڕێدەی نەدەبای فڕێدەی مامۆستا لە ئەمە کاریگەری کاریگەری لەسەر پیسبوونی ژینگە هەیە ڕێدانی کلینیکسە یان شتێکە یان مەسەرەن ژنێک لە ناو ماڵ ئیشەکە لە کاتی قاپشتن و ئەوانە ئاو بەکارهێنان بەلوعەکەی کردو بەڵام تەلەفۆنێکی بۆ دەی کە تەلەفۆنی بۆات ڕەنگە مەشغوڵبی بەم تەلەفۆن جوابدانەوە تەلەفۆنەکە منداڵەکە چوو ئاوەکەی گرتەوە لەبەرەوەی پێمان گوتیە پێشتر یعنی هەندێک لە ئەو بە خەڵکانێکە فەرمانبەرن لا ئێمە چوونەتە ناوەندەکان خوان پێیان گوتێکە ئەگەر داکتا مەشغوڵ بوو بە ئاو کردنەوە و لە بیری چوبی دای خاتەوە بیگرێتەوە ئەوان ئەچن دەیگرنەوە یعنی ئەو کاریگەری زۆری هەبووە باسکردین کە ئەو شتانە ڕوویدا ناو خێزانەکانیان بەڵێ ئەم کار مەکرێت لەسەر زۆربەی زۆری تەلەبانە بڵێ ئەم کار و چالاکیانەتان تەنها لە پایتەختە یاخود لە هەموو شار و شارۆچکەکانە قەزا و ناحیەکانیش دەگرتەوە نائمە ئەو چالاکیە سەرتاسەری هەرێمە بۆ هەموو پارێزگاکانی هەرێم و ئێمە خۆی لە ئەم بەرنامەیە لە مانگی سێ دەستمان پێ کرد مانگی سێ ئەم ساڵ 2022 دەستمان پێ کرد بەڵام لەبەرەوەی ڕەمەزان مانگی 4 هات یەکسەر داخلی ڕەمەزان بووی خۆشتە زانی هەندێک لەو کۆبن و سمینارەوانە لە مانگی ڕەمەزان بە تایبەتی لە مامۆستان ڕەنگە ناخۆش بووبی بۆیە ڕاماگردن ئێمە چووی تەربیەی پەروەردەی ئامێدی سۆران ڕواندز چەمچەماڵ ڕانیا لە هەمووانەمان کرد کەواتە سیمینار کرایە سیمینارمان بە بەشداری مامۆستایان سیمینارمان کردی ژمارەی زۆریش مامۆستایان ئامادەبوونە بە تایبەتی ئەو پەروەردانێکە لە ناو سنتەری پارێزگاکان نین مەسەن ئامێدی ئامادەبوونێکی زۆر هەبوو ئەوەی سۆران ئامادەبوونێکی زۆر هەبوو ئەوەی ڕواندز ئەوەی ڕانیە هەموو ئامادەبوونی مامۆستایان زۆر بوو یعنی لە سەتان هەفتیان ئامادە بوون ئەوە کە ڕێگە هەندێک مامۆستا دوور بوو بن گوندەکانیان مەسەن مامۆستای گوند بووە ڕێگە نەیتوانی ببێت ئەوە شتێکی ترە بەڵام ئێمە لە هاوینیش ئەو بابەتەمان ڕاگەر گوتمان تا وەرزی خوێندن دەست پێ دەکاتەوە
بۆیە لەم مانگە مانجیدەوە دەستمان پێ کردەوە لە مانجینەوە دەستمان پێ کرد بۆەوەی کە بتوانین ئەو سمینارە لە هەموو سنوورەکانی هەرێم یعنی هەموو پەروەردەکان ئێمە ئەو بابەتانە دەست پێ بکەین. کەواتە مامۆستایانیش ئامادە باشیان هەیە بۆ ئەوەی ئەم ڕێبەری ژینگەیە جێبەجێکە لە ناوەندەکانی خوێندندا ئەویان هەیە یعنی ئیندیفاعیان هەیە پاڵنەرێک هەیە بۆ ئەوەی ئەوانیش حەزیان لێ هەموو مامۆستاکان حەزیان لێ بەڵام ئێمە کە بتوان مامۆستازانی زیاتر بۆ شیکردنەوەی بابەتەکانە ئەگەر مەسەلەن تەلەبە پرسیاری لێ کرد غازی مەسەلەن SO2 یان NO2 یان N2O بۆ ئەوەی جوابی هەبی بتوانی وەڵامی پرسیارەکان بداتەوە بۆ ئێمە دەڵێن مامۆستایانی زانکۆ دەنەخۆ توانین مامۆستای دیکەش دەتوانێت ئەو بابەتانە بە شێوەیەکی سادە و بەسیط نووسیمانە بۆ ئەوەی تەلەبەکانیش ئەگەر بۆیان باسکرا زوو لێ تێبگەن وە نەبیژانی شتێکی معقەد و ڕەمزی کیمیاوی ئەوانەی تێدابی بۆ ئەوەی کەس تێنەگا ئێمە بە زمانێکی سادە نووسیمانە بۆی هەموو خەڵک تێبگا کە پێکهاتەکانی ژینگە چیە چۆن پیسەم خۆشار باسی ناوڕۆکی ئەو ڕێبەرە ژینگەیەمان بۆ بکەین باسی ئەومان کردێ پێناسە ژینگە چییە و پێکهاتەکانی چین خاک ئاو هەوا و هەمە زۆری بایۆلۆجی دواتر باسی پیسبوونی یەک بێکی ئەو بابەتانەمان کردی ئاو چۆن پیسەبی هۆکارەکانی پیسبوونی ئاوچیە ئەبێ حکوومەتیان دەستگاکانی حکوومەت چ بکەن بۆ ئەوەی ئەو ئاوە بە خاوێنی بڕوا و پیس نەکرێت هۆکارەکانی پیسبوونی خاکمان باس کردیە هۆکارەکانی پیسبوونی هەوا چۆنێتی چارەسەرکردنی مەسەن ئێستا هەوای هەموو شارەکان بەرەو پیسبوونیچی لەبەرەوەی ژمارەی زۆر ئۆتۆمبیل هەیە ژمارەی زۆر کارگەکان هەن مۆلیدا جگە لە مۆلدەی کە لە گەڕەکەکان هەن هەموو بینایەکانیش مۆلدەیەکیان هەیە هۆتێل مۆلیدە هەیە مەطعەم مۆلیدە هەیە فەرمانکانی حکوومەت هەموو مۆلدیان هەیە ئەو هەموو مۆلیدا ئیش بکە بە سوتەمەنیە هەندێک سوتەمەنی کوالیتی خراپیش بەکاردێنن کە ئەو کاریگەری زۆری لەسەر پیسبوونی هەوا هەیە ئێمە دەمانوێت هەموو خەڵک وشیار بێتەوە حکوومەتیش بە ئاگا بێتەوە کە ناکرێت ئێمە وا لێ بگەڕین ئەو هەوای هەروە پیسبی هۆکارەکانی بەڵام ڕێگریکردن چۆنە کارەبای نیشتیمانی ئەبێ زیاد بکرێت بە تایبەتی لە وزە نوێ بۆکان وزە خاوێنەکان کارەبا دروست بکرێت ئەوەی مەسەن وەزارەتی کارەبا خۆی لە بینایەکەی خۆی وزەی لە خۆری بەکارهێناوە بۆ پەیداکردنی کارەبای پێویست بۆ خۆیان یان ئێمە بەندا و هەندێک لە کاتی جێبەجێکردندان هەندێکیش هەن پێشتر ئەوانە مەحەتەی یان وێزگەی کارۆ ئاوی ینی هایدرۆپاوەر یان لێدا بندرێ بۆ ئەوەی کارەبا بدات بەبێ ئەوەی هیچ سوتەمەنێک سەرف کرێ کە سوتەمەنی نەبوو یعنی هەوا پیس نابی کە پیس نەبوو کەواتە هەوایەک خاوێن تەیە کارەبایەکە شتەیە لەبەرەوەی کارەبا ناکرێت و واز لێ بینی بڵێ نابێ کارەبامان بێ هەموو شتێک بە کارەبایە پێویستە کارەبا بەردەوام هەبێ بەڵام کە هەبوو ئەبێ لە وزەی خاوێن نوێ بۆەوە کارەبا بەرهەمبێنی نەک لە بە مۆلیدەیەکە لەلایە کارەبا داتێ لایەک ئەتخنچێنی لە بە دووکەڵەکەی ئەمە لە دەسەڵاتی قوتابیە بم بۆ نمونە بۆ ئەوەی بۆ ئەومانە قوتابیانە هەم بۆ زانیاری هەم بۆ ئەوەی ئەو قوتابێش لە دو ڕۆژدا کە ئەبێتە ئەندازیار کە ئەبێتە پزیشک کە ئەبێتە کەسێکی کاریگەر لە ناو کۆمەلگا ئەو شتانەی لەبیر بێتەوە کە کاتی خۆی هەبوو ئێستا ئەبێ لە ناوی بەرینیان نەیهێڵین بۆیە ئەبێ ئەوانابی لەناخۆ دەزانم لە دەسەڵاتی تەلەبەن لە دەسەڵاتی مامۆستاکەش نییە چاچکە بەڵام خۆ دەبێ خەڵک و شارکەینەوە کە ئەو کاریگەریانەی ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆکاری پیسبوونی توخمەکانی یان پێکاتە سەرچەکانی ژینگە دەست خۆش مامۆستا ئەو کۆمەڵک ڕێکخراوی ژینگەییمان هەیە ئەوانیش بەردەوام لە ناوەندەکانی خوێندندا چالاکیان هەیە ئێوە کۆنتاکتان لەگەڵ ئەوان چۆنە ئەوان سەر بە ئێوەن ئێوە ڕێنمایان دەدەنێ یاخود جیاوازن ڕێکخراوی سەر بخۆن دەکرێت لەو پرۆژەیە لەو ڕێبەری ژینگەیەیە کە بەنیازن جێبەجێ بکەن لەگەڵیان لینکێک پێیا بکەن بۆی بتوانن ئەوانیش بە هەمان شێوە ئەو ڕێبەرە ژینگەیە ئاشنا بکەن خۆی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەتایبەتی ئەوانەی لە بواری ژینگەیشەکەن دەورێکی کاریگەریان هەیە لەسەر وشیارکردنەوە
ئەگەر بێت و ئیشەکانیان ئەنجام بدەن. ئەوەی پێشتر سەر بە ئێمە نین لەبەرەوەی ئێمە ئێستا هەر لە هەرێمی کوردستان لەسەر تا سەری هەرێمی کوردستان زیاتر لە 220 دانا ڕێکخراوی ژینگەی هەیە. بەڵام ئێمە بۆ تەعاملکردن هەڵسوکەوت لەگە ئەو ڕێکخراوانە پێمان وتن بۆرد دروستکەن، بۆردی ژینگەی لە هەر پارێزگایەک و ئیدارێک سەربەخۆ بۆردێکیان هەبوو. سەرۆکایەتی بۆردەکە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی ژینگەش ئامادا بوو. بەڵام فەرمانگەی ڕێکخراوە حکومیەکان کە ئەو ڕێکخراوانە لەلای ئەوانەوە ڕەزامەندیان پێدراوە، ئەوان تێڕوانێکی تکیان هەیە بۆ ڕێخستنەوەی ئەو ڕێکخراوانە بۆیە ئەوان ئێستا پەیوەندیان بە ئێمەوە نەماوە وەکو ئیشکردن. ڕەنگە مەسەن تاک بێنە لامان قسەیان لەگەڵ بکەین ئیشان بکەین، بەڵام وەکو پەیوەندێکی ڕسمی لەگەڵ ئێمە نیکیان. ئەوان پەیوەندی ڕسمیان لەگەڵ فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانە، ئەوان لە داهاتوودا دەستنیشانی ئەواکەن چۆن پەیوەندیان بە دەستی ژینگەوە بێ، بەتابەتی ئەو ڕێکخراوانەیە کە لە بواری ژینگە ئیشەکەن. چکە ڕێکخراوەکان زۆرە، وابزانام 2000 ڕێکخراوە، بەڵام ئەوەی پەیوەندی بە ژینگەوە هەیە لە بواری ژینگە ئیشەکەن 220 ڕێکخراوێکە. دا ئەوە ئێمە نەمان دەتوانانی پەیوەندی بە 220 ڕێکخراوە بکەین، یعنی تەعاملیان لەگەڵ بکەین. وتمان بۆرد دروستکەن، بۆرمان دروست کرد، بەڵام ئێستا بۆردەکانمان هەڵۆشاندەوە لەبەرەوەی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان کە ئەوان لایەنی سەرەکی و پەیوەنددارن بە ڕەزامەندیدان بە ئیشکردنی ڕێکخراوەکان، ئەوان لە مەودووە ئەو پەیوەندی ڕێکەخەن. ئایا لە ڕێگای فەرمانگەوە پەیوەندیان بە دەستی ژینگەویان ئازا دەکرێن بەوەی هەریەکە و بەپێی ئیشوکاری پێشووتریان پەیوەندی بە دەستە ژینگەوە بکەن. دەستخۆش کاک عەبدوڕەزاق بۆ میوانداری لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی زۆر سوپاس دەکەین بۆ ئەوڕۆنکردنەوەی ئومێدەوارین سەرکەوتوو بن. سوپاس بۆ ئێوەش. خۆشەویستان و ئازیزان، لێرە داهاتینە کۆتایی بەرنامەی دیمانەی تایبەت لەگەڵ زۆر بەڕێز کاک عەبدوڕەزاق خەیلانی و تەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە تا بەرنامەیەکی تری تایبەت بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.